من ناوم ئاسۆ نووری سەلیمە ساڵی مانگی 1964 لە سلێمانی لە چوارباغ لەدایک بووم. زۆر چەتون بووم بە مناڵی. لە تەمەنی 6 ساڵی 1970 قاچم لە دوو لاوە شکاوە. شتێنێکی باوکمیان کردە قاچم ڕایان کێشا بۆی عەلەساس ئێسقانەکان بچن و ئاستیەک. چوو تەواو کێشەی نییە. هاتن خامێکی پانیان هێنا 12 هێلکەیان هێنا لەسەر خامەکە بڵایان کردوانێ کردیان بە قاچم و پێچایانەوە. تەختەیەک لە ژێر و لەم لاولاوە دایان ناو بە بانج بەستیان. ئەڵێن دوای 15 ڕۆژ 20 ڕۆژ شتێکی ئاوایی پەنجەکانی قاچم ڕۆژ بۆتەوە. کاکم و دایکم و باوکمان هێنانم بۆ لایەن دکتۆر دارای لەم فلکیکانی ئەسکانە کە خۆیان کرد بە ژوورە. منیش مناڵ بوومە گریام ئازارم هەبوو کە دکتۆر دارا بینی ومی شێت بوو وەکو باسێکە. دەتی با بۆ مناڵەتان بوا لێ کردووە ئەوە بە جددیتانە؟ ئەم هێلکە و تەختە و دار و بینە چی بە مناڵەوە؟ خۆشیتان بێ و ترشیتان بێ ئەبێ قاچی بڕنەوە. قاچی تووشی گانگرین بووە. قاچم بڕایەوە. لە چواری ابتیدایی مامۆستایەکمان بۆ هات ماوە ئەلحەمدولیللا تا ئێستا سد بەدریە. مامۆستای هونەر بوو. بانگیان نەکردم بۆ گۆرانی وتن. سد بەدریە نازانم چ مناسەبەیەک بوو. وتی شتێکم نووسیوە ئەبێوە تەمسیلم بۆ بکەی. زۆر حەزم لێ بوو. وتم چییە؟ نازانم بیرتانە ئێوەیانە گۆرانێکی کۆن هەیە بێزارم لە دەستکرێنشینی پیاوێکی پی لەسە عەرەبانەکە ڕۆئەوانە. وتی تۆ دەوری ئەو پیاوە بینە کە کرێچێتەکەی. هەتا چوومە مەرحەڵەی متەوەسطە. لە سانەوەی جمهوری کاک یاسین و کوڕێکمان لەگەڵ بوو کاک عومەر ئیشی فەنیانە کرد. ئەو کاتە گەورەتر بوون لە ئێمە لە چواری عەدادی و شتیوا بوون. لە هەموو مناسەبەیەکی مەکتەبە من تا دوی متەوەسطە بە بێقاج هاتووم ڕۆشتم دارشەقم پێ بوو. لە ساڵی 78 لە بەغایەکەم قاچم کردووە. بەڵام کە چوومە مەرحەلەی ناوەندی هەموو ئەو هار و هاجی و عەجوولی کە بووم لەوە پێشتر چوومە ئەو مەرحەلەیە هیچیم نەما. جارێک لە ناوەندیوانش ئیشم کرد. لە ساڵی 1982 کوڕێکی خوشکەزام زۆر حەزی لە فەن و شتیوا کرد. وتی کاکە بۆ نایی ئێوەمە گروپێکی مەسرەحیمان هەیە بچین بۆ ئەوێ. وتم زۆر حەزم لێتی. وتم لەکوێ شوێنتان؟ وتی قاعەیەکێ ناوی فارابیە لەوێ سینەما و مەسرەح لەوێیە. کە چووم ئەم مامۆستا مۆفەق لە هۆنی خۆمان تیپی نەورۆزی هەبوو. مامۆستا نەوزاد حارسی ڕەحمەتی تیپی ژینۆی هەبوو. لە تیپی ژینۆ یەکەم ئیشی کە کردمان مرۆڤ و خۆشەویستی بوو دەرهێنانی ڕەحمەتی کاکە نەوزاد بوو. لەو ئیشەیە شەخسێتێکی شێتی یا بوومێ حیوارم نەبوو بەس بان تۆمایم تەمسیلمە کرد. هەر ئەو پرۆژەیە هەمان ساڵ لە میهرەجانی شەبابی ئەو کاتە دهۆک و سلێمانی و هەولێر و کەرکووک و مووسڵ فیرقەی حەدبە ئەوانە پیانوتن شەباب هەموو ساڵێک ئەو فیستیڤاڵا کرا هەر ساڵە و لە شارێکە کرا. ئەو ساڵە لە دهۆک کرا کە چووینە دهۆک لەوێ
فیسڤالەکە دەستی پێ کرد و ئێمەش عەرزمان کرد لە نەتیجە ئەینەن ساڵ خەڵاتی باشترین ئەکتەرم وەرگرت، خەڵاتی باشترین ئەکتەری گەنج. لە ساڵی 85 مەموزینمان کرد، کاک محەممەد کەریم ئیخراجی کرد لە ئەوروپایە، کۆمەڵێک برادەروانە بەشداریمان تیا کرد ببوورن، ناوی زۆریانم بیر نەماوە. لە ساڵی 86 لەگەڵ بەختیار کوردی ئەحەشێتمان کرد، ئەحەشێت بوو بە دەرگایەک بۆ دەرکەوتنم تەقریبەن، چونکە شخصیەتەکە بتۆڵیتی بوتیایە و شێتیش بوو، زیاتر لە ئەو کاتە 55 ڕۆژ 60 ڕۆژ عەرزمان کرد لەو قاعەی فارابیایە. لە ساڵی 87 تیپی ئەزمەر دامەزرا، بۆ یاخچیان کرد، بۆ یاخچەکەی ئەمینی میرزا کەریم یەکێکە لە حەردەقە جوانەکانی کە شانازی پێوەکەم لەو سەردەمایە تەمسیلم تیا کردو، چکە زۆر سیاسی بوو ئیشەکە. دەوری بتۆڵیم تیابینی، من بووم، شەماڵ ئەحمەد ڕەشی بوو، سالاری خوشکەزان بوو، نەوزاد بوو، مەهدی نووری بوو، هارام محەممەد فەرەس خۆی تەمسیلیە کرد، کۆمەڵێک برادەر و مەسیلی ئەکتەری چاک چاک. لە ساڵی 88 ئەم برادەرانەی تیپی ئەزمار پەرش و بڵاویان لێ کرد، وتیان بە ئەمانەتەوە توانی ئەو تیپە وەربگریت پێ بەڕێوە، خۆ دەکتەر پێیاکە. ئەم برادرە خۆشەویستە براش من، برا و هاوڕێ من، تار عەبدولواحید، عەلی حسێن، محەممەد مستەفا، ئاماج حەسەن، خەسرە و فایق، سامانی حەمەکۆڵ، بارام جەمال، ببورن تخوا ئەگەر ناوشتوانم لە ئێوە نەبێ، مەجموعەیەک لەو برادرانە کۆبوونە بووین بە تەقریبەن 10 بۆ 15 کەس لە ناو ئەم گروپە. هەر لە ساڵی 88 من مرۆڤم هێنا، من مرۆڤم یەکێکە لەو ئیشانەم کە هەتاکو لە بواری هونەری شان و ئیشکم شانازی پێوەکەم. نزیکی 90 ڕۆژ عەرزم کرد لە ناو عەدادی سلێمانیە، هەموو ڕۆژێک لەو هۆڵەیە 400 بۆ 450 کەسیا دانیشتووە، یعنی مبالەغە نیە، هەموو ڕەفیقەکان ماون. بە نیو دینار پارەی ئەو کاتە 13,000 دیناری سویسریم پیا کردووە، پارەی 4 ئەسقبووکینم پیا کردو بە مەسرەحی، یعنی حتا ناوی ناهێنم، نەقیبی هونەرمەندانی ئەو کاتە مامۆستا ئەحمەد سالاری وتبووی ئاسۆ ڕاگرە، چکە ئاسۆ فەنی کردو بە تیجارەت. قەرزاری مامۆستا ئەحمەد سالارم. ئەو سەردەمە مامۆستا ئەحمەد سالار دیفاعی کرد، بوتبی ئوستاذیان مەڵێ ئاسۆ ئیشی کردو بە تیجارەت، بەڵام چۆ سەری تیجارەتەکەی بکە. زانە چی کردووە ئەو لەسەر ئەو پرۆژەیە خەریب و هەر 22 مان لەناو ئەو پرۆژەیە بە ئیعدام کردم چین. زۆر دەمێک بۆ عەرزم نزیکە تەواو بوون و ئەوانە بووین. کوڕەکان ڕایان کرد ئێوارێک دوای عەرز وتیان کاک ئاسۆ قوات خاسە لە ناو قاعەکەیە. نشکە چوومە خۆمانە گۆڕی لە ژووری ماکیا جوانە، کە چووم سەیرم کرد ناو هۆڵەکە پڕ ببوو لە قوات خاسە و ئەوانە. زابتێک دوو نەجمە بوو، پیاوێکی کەتەی زلی ڕەش ئەسمە قۆزێک بوو، هەر بەجلی ئەوە عەسکەری وشتیوەوە. یەکسەر چوومە بەردەمی، مەڵا بەخێر سەیدی وتی ئالەن تو وێنی جاستەکت، بە کوڕەکانم و ئیجازەکەم بۆ بێنە. ئا سێری ئیجازەکەی بە تووڕەهاتی کردوتی بەس ئەو مەشەدی سجنەیتیان نییە. ڕاستیە کرد. ئەو کاتەی ئێمە ئیشمانەکرد لە ساڵی هەشتاکان، ئەم دەقا وایە بچواتە ئەمانەی عامەی هەولێر، دانیشتن تەعقیبی ئەم دەقەیانە کرد، ئیتر بۆنی سیاسەت و شتیوانە بکردن ئەکسەرەن ڕەفس مەسموح ئەهاتەوە بۆلات. لێرا چوتە جەمعیاتی مەحافەزە، تەرجەمەی حەرفیتە کرد، ئەو نار بۆ مدیرێتی ئەمنی سلێمانی، لێش تەعقیبیانە کرد، ئۆکەی نا ئۆکەی نەخوا حافیز ئایشمانە کرد.
من لە تەرجەمە حرفەکە ئەو مەشەدی سجنم تێنە کردو مەشەدی سجنەکەش بتوولیە لە ئیشەکەیە وتم ئەکو سەیدی ئاوایەکی لێکردم تیتەعالیەڵەوەیایی یاڵە کورکم یاڵە تم بە قورئان هەمومان ئیعدام کراین جا من لە مانگی 1986ەوە لە ئیتیساڵاتی شەکەم لە دایرەی پۆست و گاندن هەڵکەوتەی شوێنەکەم وا بوو ناو بەدالە 11 بەدالە ڕیز کرابوو دەیان بۆ قەزا و ناحێ بوو بەدالەیەکیان پیان و بەدالەی متەفەڕیقە ئەو بەدالەیە تایبەت بوو بە ئەمن و ئیستیخبارات و شوعبە و ئەو شتانی حکومەتەوە زایدەن دوو بەدالەی تیا بوو بەدالەیەکی وەتەنی بەدالەیەکی دەولی بۆ خەتی خارج و شتیوە من کەوتبوومە سەر ئەو بەدالەیە چی ئەمن و ئیستیخباراتی ئەم شارەی هەمووی منێ ناسی بەدەنگم چونکە هەموویشیان بە حاجی ئاسۆ بوو مدیری ئەمنەوەی بەلا زەحمە بەس بەڵکت حەسڵی بەغداد خەمس دەقایت فەزە سەیدی دنگ 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 بۆم لێاو بمایە مدیری ئیستیخباراتە ها و شوعبە ها و یاسرە ها و عەبوڕەعدە ها و عەلا هەمووی هات کوڕەکان هات یای چواردۆشتیان گرتین هاتینە ناو ساڵەکەی ئەم ئامادەی سلێمانی ئێستا کە چوینە دەرەوە ئاوا دەرگاکە بەرامبەرمان بوو کنی پیکابەکەن دراوە بە دەرگاکەوە یعنی یەکسەر بۆ سەرکەوتن گەیشتینە نزیکی لای دەرگاکە کوڕێکمان لەگەڵایە کا خەسرە و فایق هەمومان بە تەمەنترە هەر وەکو نمونەش لە تیپا حەزەکەی حەزوویە بەدایم عەرەبیشتی زۆر مەزبوط و عەڵی عەرەبیشتی وایەکە قساکە هەر لە خۆیەوە ئیتر خوایە چێک نەکوژێ و نەمرێ چۆ بەردەمی ئەو کابرا زابتە وتی سەیدی بەس یەک دەقە ئاسەیەکی کا خسرەوی کردا تۆزی تەمەنوانێ بوو وتی فەڵەر وتی حاجی ئاسۆ ناناسی ئاسەریکی کردم و گەنج بووم و قژی لول و کاو بۆ بخریج و ئەوە ئاینەکی کرد وتی عەرەب ئوسلوبێکی هەیە کە قسەی ناشرین شتووا بکات زۆر بەنوێعە گوتی وتی سەیدی قسەی پێ مەڵێ هەر لە خۆیەوە وتی بۆ وتی ئەو حاجی ئاسۆیە لەوانەیە 100 جار لە زەڕورەتە پێویستە بە ماڵی خۆت بوو بێ بۆی وەرگرت بێتی قشەسەی زۆر کردو بۆ نەشی بڕێ خەتەکەیەوە وتی بۆ چێ وتی وە حاجی ئاسۆی سەودووە وتی عندەکە ویە تم ناو سەیدی نیشەوەکەم مایە هەر دەستی لە ملما بوو بردمی بۆ لای دەرگای قاعەکە بە ئەمر وتی بە هاتووم بۆ ئێرە و هەر 22 شتان بەرم و دەرچوونیشتانیە هەتاکوی ئیعدام دایخە مەسرحەکەەوە بکۆی کەرەوە مادەم تو حاجی ئاسۆی کێشەی نییە دەفڕۆنتی ساڵی 90 فیستیڤاڵی پەیمانگای هونەرە جوانەکان کرا ئیشێکم کرد لەسەر ئەو گردی ڕعایە لە قاعی شەباب بوو ناو شتێکی وایان پێوت شێکی تۆڵستۆی بوو لە میهرەجان دامبەزان پێویستم بە جلوبەرجی پۆلیسیەک زستانەیەکان بوو لە شین و لە زەردەکان کوڕێکی برام زابتێکی ناسی لە پۆلیسی سەرا پێی وتبوو ئاسۆی برام مەسرحێکی بەدەست و هەنێک لەو جلوشتانەی بە ئیستیعارە بەرە دوای بۆتە بەرە هەزاری تیان مەغزار باوی بە وەڵام من و ئەم عەلی حسێنی ڕەفیقم و ئامانج و بەخوا ئەم یەک دوو کەسی کەش چوین بۆ پۆلیسی سەرا خۆمان کرد بە ژوورات 2-3 پۆلیس دانیشت بوو یەکێکیش لە بەرامبەرمان لەسەر مێزەکە ویستم سەلام کە ماوەتم کاکە مەرحەبا سەلامێک لە تەنیشم وتی ئەوە تۆی هاتی و من ژێر عەرز بۆ تۆ گەڕێم زۆر جنێی ناخۆشیە جنێی زۆر ناخۆشیە وتم ببوورە کاکە من تۆ ناناس وتی کورە من فۆشەڵا شەماڵم ئیتر شەماڵ بە گیرمانەیەنێت و بیست بوومەوە برای خۆی بەگردا و ئەو شتانم بیست بۆ لێی ئەو کوڕێکە قسەکانی لەگەڵا کردم فرسەتی هێنا بوو چوو بۆ سەرەوە وتبی شەماڵ خەریکە گەڕباس و براتەکە کوڕە زابتە نەقیبەکەی ڕەفیقای محەممەد و شاتە خوارەوە تەحیام بۆ کرد و وتی
سەیدی نازانێ مەچی کردووە تەمسیلێکی کرد لە ماوەیە ئەوەی خوانەشێ بە سەید ڕیسی کردووە خۆی و ڕەفیقەکانی ڕۆژی 1000 جنیان بە حکومەتی بەحسەیە منیش انتقامی لێ یەکەمەوە وتیابی بەن سجنیکەن بەیوت بە من نا وتیبی بەن سجنیکەن یەکسە بردیان ڕزگارم بوو ئەو قسەی و بە هەر لابێ بەیانجان ئەبێ ئێمە دەری بخین لە کۆتایی ئیشەکەتە ئەخیر لەحظەی کایتر هەموو شتێک تەواو بێ ئەبێ لە ئێمەی تێبگەینی وەکو بینەر لە ئێمەی تێبگەینی کە تۆ مؤەلیفێکی فاشلی نەوتوانی ئەم دەقە تەواو بکەی ئەم زەحایانەی کە لە ناو ئەم پرۆژەیەشا هەیە وەکو هەفتاوێک و 27 لە ساڵی 95 لە دەوام بووم ئێستش ماوە یادی بەخێر کاک ئاوات لێرەیە کاک ئاواتی عەلی سابر کەمەندامە وەکو کاک ئەحمەد دوان بەدار شەخڕوە ئەو لە ئۆرزی باک دەوامیە کرد تەلەفۆنی بۆ کردم وتی ئاسۆوتماوەتی ئەوە ئێمە کۆمەڵەیەکمان هەیە بۆ نای ئیشی تەمسیل و مەسرح و شتیوان بوو کەوتم کۆمەڵە چییە؟ وتی هەمووی کەمەندامە نای کۆمەڵی ڕۆژە شوێنەکە وتم یعنی خەڵکی کەمەندام و شتیوانی لێ و تەواان بە فزولی و کبریا و شتانە و قسە ناکەم هەتا ئەو دەقەی کە هاتم بۆ ئێرە دوو ڕەفیقم هەبوو کەمەند سێ ڕەفیق کاگاوات کاگ ئەحمەی خیاد لە ڕەوەکە لوغمی پیاتەقی کە حەمە تاڵبیش ئێستا لە بانقی ئەزمەڕە ئەو زگماکە لە مناڵیەوە قاچێکی شەلەلە ئیتر ڕەفیقی کەمەندامم نەبووە لە هەموو ئەو سەردەمانی کە باسی تەمسیل و شانۆش بۆ تۆوەکەم لەبەردەستی چەندین مخریج ئیشم کردووە لە هیچ ئیشێک نەترساوم و نەسڵەمیمەتەوە لە هیچ ئیشێک من نەبووم یعنی ڕابوەستم بڵم ناتوانم لە تاقەی خۆم زیاتر ینی بە وەزعی تەندروستی خۆشمەوە قەت نەترساوم لە تەمسیل و ئەو شتانە ینی بۆیە زۆر نەمەزانی تومەس ئەم لە ساڵی 92 دامەزراوە بە کاگاواتم وتم وعد نایەمێ بەڵام هەرچیم پێ بکرێ یارمەتیتانەیەم مادەم ئەوانیش معاناتێکیانێ وەکوی من وایە بەسەر چاو موعیدێکماندانە دەمەوە نیوەڕۆیەک ئاوا هاتیم بۆ ئێرە لە سیارەکەت دابەزیم لە بەر دەرگاکە ڕاوەستام لە ناو ئەو حەوشەی کۆمەڵەیە 15-25 بڵێسیکە لە کچوو لە کوڕ ئەو یەکەم جارم بوو فەزای وا و لۆکشنی وا بینم نمبینی بوو پڕ بوو لە کچ و کوڕی جوان و نازدار کەمەندام لەسەر کورسی بێ قاچ بێ دەست لەسەر کورسی شەل لە دەماغ وتمەوە عالمە هەیە ئاوات ئەو بەجددیتەوە قسەیەکەی بۆمە کوێمە وتی ئەوەیەکە بۆ باسەکەم تم بە قورعانە بێشتان بۆ بکەم وەرە پێشەوە ئاراستی دەموچاوتان بە ڕۆڕووی من بێت وەرە شتێکان پێوە ئەمە بێ ئێوە حاکمێکی عادیانە وان ناشری گەورە من نەماوە ژیانە دیارە داواکاریەکانی زەمی بۆچی لەبەرەوەی ئارەزوەکانت تێر نەکەن لەبەرەوەی لە ساڵی 95ەوە هەتاکو ئێستا کە لەگەڵ تۆ ڕاوەستاوم دوهەمین پرۆژەم 22مین کار بۆم کردوون یعنی کەم ساڵی تیا هەبووە کە ئیشم تیا نەکرد بێ لە ساری 2016 تاکو 2021 و 22 تۆزێک دابڕام لێرە لەبەر زروفی چوزام حیات و ئەو شتانە ئەژینە بە بەردەوامی کارم کردووە
شاوی ڕەشی بێ هەڵماسە سەردانی ئەم جارەی تیپی شانۆی کەمەندامانی کوردستان بۆ گوندی وەندەرێنەیە لە سنووری ناوچەی شارباژێر ئەمانەوەیە شانۆی پیتەنەلکاوەکان کە ئێمە ماوەیەک بوو سەرقاڵی ئەوە بووین کە پرۆڤەمان تیا کرد بیگێڕین بەناو بلادیەکانە ئەو یەکێک لەو دەیانەی کە هەڵمان بژاردووە گوندی وەندەرێنەیە. من لە ناو شانۆیی پیتەنەلکاوەکانە کارکتەری ژمارە 68 من ڕۆڵی ئەیجێڕم. ئەم کارکتەرێکی تراژیدیە بە ئازارێکی زۆری چەشتووە لە پێناوی ئازادی و لە پێناوی بەرگریکردن لە ئازادیە و لە سەنگەرەکانە هەردوو قاچی لە دەستداوە بە دڵنیایی بەهۆی دوورکەوتنەوە و پەناگیرکردنی ئەم کەسەکە مەندامە وای لێ هاتووە کە بکەوێتەوە و دۆخەوە کە لە ناو شانۆیەکەیە هەیە. بۆیە ئەم کارکتەرە ڕەنگە بڵین لە ناو شانۆیەکەی یەکێکە لە کارکتەرە بنەماییەکان یان ڕئیسیەکان لە ناو شانۆیەکەیە. هیوادارم ئەو مەسیجانەی کە لە ناو شانۆیەکە و کە نووسری شانۆکە و هەم ڕۆیایی دەرهێنەرەکە ویستی بێتی کە بیگەێنێ من توانی بێتم لە ڕێگەی ئەو کارکتەرەوە بیگەێنم. هەرچەندە بۆ من ئەو ڕۆڵبینینە تۆزێک ڕۆڵبینینێکی قرس بوو لەبەرەوەی من 30 ساڵ بوو نەچوو بوومە سەر تەختەی شانۆ. من لە 1992 ئیتر سەر تەختەی شانۆم نەبینیەوە و لە دوای کەمەندام بوو نیشمەوە ئەمە یەکەمین ڕۆڵە کە وەکو کارکتەرێک لەسەر شانۆ ببینم. هیوادارین کە ئەم گەڕانانەمان و ئەم سەردانامەمان بۆ ناو دێهاتەکان وا بکەین هەنگاوێک لە خەڵک نزیکتر کەوینەوە و بچینە لای ئەو کەسانەی کە کەمتر شانسی ئەوەیان هەیە لە ناو سنتەری شارەکانە شانۆ ببینن، ئەمانەی کە بە جوتیاری ئەمانەی کە بە ئیشوکاری لادێەوە خەریکن ئێمە بتوانین بێنە لای ئەوان و هونەریان پێشکەشکین بەمانە هەرە سادەکەی. سڵاوی خوای گەورە لە گوندی ئۆندەرێنا خۆشەویستی و حرمەتی هەموو ستافی گروپی شانۆی کەمەندامانی کوردستان قبول بکەن. خۆشەویستانم ئەم ئێوارەیە زۆر گەورە بم ئەگەر جەنابتان حزورتان هەبێت لەو نمایشە شانۆیی کە لە شار پێشکەشمان کردو ئەمانوێ یەکەم گوند لە گوندی ئۆندەرێنە پێشکەشی بکەین بە ئێوەی ئەزیز.
نووسین دەربارەی چی؟ بۆ چ شتێک بنووسم؟ وشەکانم لێدان بوو لە دەرگانیێنیەکان بە دەرپەڕان نییە ئەو شتە شاراوانەی کە بە درێژایی تەمەنم لە خۆم و لەم چواردۆڕم شاردۆتەوە. وشەکانم شایەتن کە من کێم؟ سپیم پانتایە بێگردەیە کە هەرگیز نامێت. نازانم تەنانەت بیرم نەماوە کارکتەرەکانم کێ بوون. ئەوەنە ئەزانم هەر یەکەیان فایل و ژمارەیەکی خۆی بنەوە بۆ ڕۆخی دەریاکە بنەمەوێ لەگەڵ ماسیەکانە قسە من بەرباران کرام من بەراسەکانی پیاوان بەرباران کرام دواویزگەی من بۆ دروستکردنی هەموو پرۆژەشانۆیەکانی خۆم نەچوومەتە دەرەوەی ئێرە لەو کاتەوە هەتاکو ئێستا ئەم چەند ساڵی ڕابردوو کە کارم لێرە کردووە دوان لە پرۆژەکانم بە مەموزین و بە داهۆڵ بەشداریم کردووە لە گەورەترین فیستیڤاڵی نێودەوڵەتی کە فیستیڤاڵی فەجرە لە تاران بەشداریم کردووە. مژدەیەکی خۆشیش ڕابگەێنم لە تەلەڤیزۆنەکەی ئێوە لە مانگی دەی ئەم ساڵ ئەچمە هەمان فیستیڤاڵ کە سێم جارمە بەشداری بکەم. ئەو فیستیڤاڵی ئەم ساڵ وەکو لیژنەکەی ئەوێ باسییان کردووە لە دەقێکیان نردوبووم 55 بۆ 60 وڵات بەشداری تیا کردووە. ئەو دووجاری کە چووشم هەردوو جارەکە خەڵاتم وەرگرتووە خەڵاتی باشترین ئەکتەر و باشترین دەرێنەرم وەرگرتووە هاتوومەتەوە بۆ کوردستان. ترس لە نێوان دوو جەکسەری چیایە؟ ترس لە نێوان ڕەشی سپیە.